ئازیزان هەروەک ئاگادارن و لە هەواڵەکانیشدا هاتبوو لاوێکی 22 ساڵ تەمەنی دانمارکی لە ناوەندێکی کڕین و فرۆشتن لە شاری کۆپینهاگ پایتەختی وڵاتی دانمارک تەقەی لە خەڵک کردووە و چەندین کەس کوژرا و بریندار بوون. بۆ زانیاری زیاتر و تاوتوێی ئەم هەواڵە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵا. هاوڕێ ئەسعەد ئەم کاتۆ باش و بەخێی بیت. سەرەتا ئەگەر ئەکلیە زانیاری زیاترمان لەسەر ئەم ڕووداوە پێ بڵێن. ڕێز بۆیەوە دوێنێ یەکشەممە لە کاتێکدا کە بەشێکی بەرچاو لە خەڵکی دانمارک یان تەنبێژم خەڵکی کوپنهاگ و کەسانێک کە توریست هایی کە لە تاوسانە سەفەریە وڵاتیان کردبوو خۆیانیان حازر کردبوو کە بڕۆن بەشداریکەن لە کۆنسرتی یەکێک لە گۆرانی بێژە بەناوبانگەکانی دنیا لە نزیکی ئەم سنتەرەکە بە سنتەری فیلس ناسراوە و سنتەرێکی گەورەیە یان مرکز خەریدێک گەورەیە کە ژمارەیەکی زۆر خەڵک بە بەردەوامی لەوێ بۆ کڕین پێداویستیەکانی خۆیان لەوێن هەمیشە و یەکێک لە گەورەترین سنتەرەکانی شاری کۆپنهاگە کە لە جنوبی کوپنهاگە قەراری گرتووە و هاوکات ڕۆژی تعتیێلیش بوو ڕۆژی یەکشەممە بوو کە ژمارەیەکی زۆر لە خەڵک مناڵەکانیانیان بردبوو بۆ ئەوێ بەهۆی ئەوەی کە شتایەک کە زۆرتر مناڵان پێویستیانە چە بۆ کایەکردن چە بۆ کڕینەوەوانە لەو سنتەرە وجودی هەست کەوابوو لە ڕۆژێکی شلۆقا ئەتاین بێژین ئەم ڕووداوە ڕوویدا و بەپەی ئەو راپۆرتگەلە کە هەیە سعات 5:37 ئێوارە ئەم کەسە کە کەسێکی 22 ساڵانە خەڵکی وڵاتی دانمارکە و لەدایکبووی ئێرەیە بە ئەسلحەیەک و هەروە ئیمکاناتی تر وەکو چەقۆ شتانەکە پێ بووە هێرشەکاتە سەر خەڵک هێرشەکاتە سەر خەڵک وە ئەگەر تەوەجوتان کردبێ بە ئەو تەسویر و ئەو ڤیدیۆگەلەکە لە کاتی ڕووداوەکە بڵاو بێتەوە نیشانیدات کە ئامانجی ئەو خەڵکانە بوون کە لە ناو فیلسا بوون و بە شێوەیەکی وەحشیانە هێرشەکات سەر خەڵک و لە ئاکامی تەقەکردن یا 3 کەسە کوژدێن کە یەکیان کەسێکی 46 پیاوێکی 46 ساڵەیە خەڵکی رووسیەیە کە لە دانمارکە ژیە و دوو کوڕۆکچێکی دانمارکی کە هەردووکیان تەمەنیان 17 ساڵانە و بێجگەلەوە 4 کەسی دیکەش بریندارن کە 2 کەسیان خەڵکی وڵاتی سوێدن و دوانی تریان خەڵکی دانمارکن. ئەمانە معلوماتێکە کە تا ئێستا پۆلیس بڵاوی کردوێتەوە یعنی ناو مشخصاتی ئەم کەسانەیش تەنانەت تا ئێستا بڵاو نەبووەتەوە و پۆلیس هەر اکتفای کردووە کە ئاماژەی بەوە داوە کە ئەو نەکەس کوژراوە ئەو نەکەس بریندار بووە و کەسانێتیش لە ئەنجامی هەڵاتن لە شوێنەکەەوە ڕۆشتنیان بەرەو دەرە و بەسلاح زەخمی بوون کە زەخمەکانیان لە ئاکام تەقەی ئەوە نەبووە بەهۆی شلۆقی و پەشۆکاوی خەڵکەکە و ئەو اتفاقە کەوتووە. پلیس دانمارک ئەعلامێکە کە دوای نزیک بە 11-12 دقە توانی یانە ئەو کەسە دەستگیرکەن و ڕای بگرن و هاوکاتیش دەڵێن کە گوایە تا ئەم لەحزەیشە نەوەکو کردەوەی تەرۆریستی نەوەکو کردەوەی نژاد پەرستانە تا ئێستا هیچ بەسلاح شتێکیان ڕەت نەکردوێتەوە بەڵام ئاماژە بەوادەن کە گوایە ئەم کەسە نەخۆشی ڕەوانی لەگەڵ بووەوە داروی مەسرف کردووە. کاردانەوەی سیاسەتوانان و ڕاگەیەنەرەکان و خەڵک بەرامبەر بەو ڕووداوە چی بووە؟ خەڵک بەعام لە دانمارکە لە دوێنێەوە یعنی من دوێنێ شەو تا بەیانیش کە هەر ئاگام لە وەزعەکە بووە زۆربەی ئەو شوێنانەی کە وەکو شوێنی کۆبوونەوەی خەڵکەوانە بوو لە کاتی تاعتیێڵاتی تاوسانی ئۆمانە کەسی تیانە بوو خەڵک ڕۆشتبوونەوە ماڵەکانیان و پۆلیس بە بەردەوامی لە ناوەندی شارە بە تایبەت لە ناوەندی شارە بە بەردەوامی واحدگەل تایبەتی پلیس لە هاتۆچووە بوون و
من پێم وایە نەگەرانی ئەوانەوە بوو کەم کردەوە فقط یەک حرەکەتێکی کەسێکی تایبەت نییە کە کرابێت و تەواو بوویەوە پێیان وا بوو کە جێگەی نەگەرانی هایەکی زۆرتر هەیە هەر بۆیە تا بەیانی و تا دوای سەعاتکە لە وەڵگەی ڕۆژیش پۆلیس بە بەردەوامی شاری کۆنتڕۆڵ کردبوو و ئەگەڕان بە ناو شارە لە لایەکی ترەوە نیگەرانی هایەکی زۆر بەرچاو لە ناو خەڵکا بوو و ئەگەر سەیری سەفحات اجتماعی بکەین ئەم نیگەرانیگەلە لە قاڵب کۆمنت و لە قاڵب بێسلاح نەزراتێکە خەڵک باسییان کردووە نیشان دێ یەکێ لەوانە ئەوەیە کە انتقادی تند ئەکرێت لە سەرۆکوەزیرانی دانمارک کە لە پەیامێکا کە داویە فقط داوای کردووە لە دانمارکیەکان کە دەبێ لە پشتی یەکەوە بن و ئەم کردەوەیە محکوم کردووە و داوای کردووە کە دانمارکیەکان ئارامشی خۆیان بپارێزن لە پشت یەک بن و ئەم مۆزوعە تێپەڕن لە حاڵێکەیە کە زیاتر لە 1 ملیۆن یان نزیک بە 1 ملیۆن خەڵکی پەنابەر لە دانمارکاژین یا خەڵکی وڵاتانی تر لە دانمارکاژین و بەشێکی زۆر بەرچاو ئەوان لەو سنتەرا بوون کە ئەگەر سەیری ئەو تەسویرگەلەکەین کە لە سنتەرەکە بڵاو بووەتەوە و ئەمە نیشانە کە سەرۆکوەزیرانی دانمارک بێمەسئولیەتی خۆی بەنسبەتم کەسانە و نیشان داوە و فقط گیان دانمارکیەکان بەلایەوە مهم بووەوە ئەمە کەوتوتە بەر ڕەخنەی تونوتیجی خەڵک سیاست مەدارگەل دانمارک هەر کەسەوە بەنەوە ئەیەچتەگەی شی کردوەتەوە بەحسی ئەوە کرێت بۆچی کەسێکی ئاوا کە نەخۆشە کە دەڵێن داروی مەسرف کردووە کە دەڵێن پێشتر لە سەفحات اجتماعی زوون لە یوتیوبە هەڕەشەگەلێکی بڵاو کردوێتەوە چۆن توانیوێت دەستڕەسی بە ئەسلحە بێت نەتیجەتەن ئەمە ئەوە نیشاندات کە بێتەفاوەتیک بەنسبەت ئەم مەسایلەوە بەتایبەت لە سەر مەسایلی بەدەساوردنی چەک بە ڕەحەتی لە وڵاتانە لەژێر بەحس و قسەکردنی خەڵکایەکە جێگەی نیگەرانیکی قوڵی دروستکردووە لەلایەکی ترەوە هەر ئەو کەسانەیە کە وتم کەس نمونەتەن وەکو سەرۆکوەزیرانی دانمارک بێتەفاوت سەیریانی کردووە کە ئەویش کۆمەلگای یان جامعەی پەنابەرانی دانمارکن ئەمێقەن نیگەرانی خۆیان بەنسبەت هەموو ئەو کەسانێک کە بوون بە قوربانی لەم ڕووداوە دڵتەزێنە نیشان داوە و بە بێجیاوازی ئەوەی کە ئەو کەسانەیە کە گیانیانە لە دەستاوە خەڵکی کوێن و پاسپۆرتی چه وڵاتێکا لە گیفانیانە وەکو ئینسان ئەو کردەوەیان محکوم کردووە و بە کردەوەیکی دژی ئینسانی ئەزانن و چاوەڕوانی ئەوەن کە پلیس لەمە زیاتر مۆزوعەکە بە شاراوەی ڕانەگرێت و ئەواقبی مۆزوعەکە و ئەو اتفاقاتێک لەم ڕووداوە کە لە ئەم سنتەرە ڕوویداوە بە ڕۆشنی خاتە بەرچاوکە ئەو کاتەکرێت دیارە قسەی زۆرتری لێ بکرێت. هاوڕێ ئەسعەد بۆچە لە وڵاتێکی ئارامی سەرمایەداری وەک دانمارک لاوێکی دانمارکی ئاوا دەست ئەداتە جنایەتێک؟ ئەلبەتە من ئەوە بێژم کە کۆپنهاگ بە یەکێ لە ئارامترین ناوەندەکە یان یەکێک لە ئارامترین پایتەختەکانی ئەوروپا دانراوە کە بە ندرەت پێشاتووە کە مەواردێکی لەم نەوعەتە نانتوکو هەڕەشەیش پێش بێتوە بەرخوردی لەگەڵا نەکرابێت و هەوڵ نەدراوێت کە وەزعگە ئارامکەنەوە و ئەمە شەگەڕێتەوە سەر ئەوەی کە هەر وەک خۆت وتکە وەکو یەکێ لە ناوەندەکانی بێسلاح وڵاتێکی سەرمایەداریە کە ئەمنیەتی زۆر جددی و لە بەرچاو بۆیان بەڵام ئەسڵ مۆزوعەکە ئەگەر بمانەوێت بزانین بۆچی مەسەڵ اتفاقاتێکی وا ڕوەدات ئەمەوە نیشانەدا کە ئەگەر ئەم کەسە بە کەسێکی نەخۆش و ڕەوانی لە قەڵەمە دێت کە گوایە چۆن داروی مەسرف کردووە کارێکی وای کردووە بە باوەڕی من ئەم سیستمیشە کە زاڵە بەسەر ئەم کۆمەلگا هەر دارای هەمان نەخۆشی ڕەوانیە دارای هەمان وەزعیەتە کە بە بڵاوکردنەوەی ئەفکاری نەژات پەرستانە بە بڵاوکردنەوەی بێسلاح جیاوازی دروستکردن لە نێوان ئینسانەکانە بەوەی کە کێ ڕەنگی سەری چییە ڕەنگی چاوی چییە
بە چ زمانی قساکە لە چ گۆشێکی دنیا و هاتووە فەزایك دروست بۆ کەسانێک کە لەم وەزعیەتە سوءاستفادە بکەن و وەزعەکە بە قازانجی خۆیان ببینن و ئیقدام بکەن بۆ عمەڵیکردنەوەی وەها نەزەراتێک. ئەگەر ئێوە تەوەجۆتان کردوێت لە ماوەی بە تایبەت 1-2 ساڵ گوزەشتە دانمارکێکی لە وڵاتگەلە بووە کە سەختگیرانەترین قوانینی لە عەلەی پەناهندگان لە عەلەی پەناخوازان بەکار بردووە و توانی ڕێکۆردێک بشکێنێت کە تەنانەت اتحادیە ئەوروپا و بەئیسلاح کمیساریە عالی پەنابەران ئیزهار نیگەرانی بکەن و تەنانەت بەرخوردیش بکەن بە دانمارک. بەڵام و ئەوەش دیارە پێشتر بینیمان مەسەڵەن لە چەند مانگ گوزەشتە لە کاتێکا کە پۆلیس بۆ ناردنەوەی دایکێک بۆ ئێران کە گیانی خۆی و خانەوادەگەیشی لە خەتەرا بوو بە شێوەیەکی زۆر غیرئینسانی بەرخوردیان کرد بۆ ژنە و لە بەرچاو مناڵەکانی هەمۆرزەر بە شەتم قەراریاندا بێهۆشیان کرد و هەتاکو ئێستەیش ئەو کەیسە دیارە هەر بها لە جەریانە. ئەمە نیشانەی ئەوادات کە ئەمە فقط ئەم کەسە نییە کە نەخۆشە، ئەمە سیستمێکە کە ئەم وڵاتانە بەڕێوە ئەبات بۆ قازانجی خۆی بۆ کۆکردنەوەی هەرچی زیاتر نیروی کار هەرزان بۆ ئەوەی کە پەنابەرێکگەر لەم وڵاتەیە بە مەمنونی لێرا بێ کە نیروی کارەکەی کە ئەیفرۆشێ لە مقابڵ کارێک یەکسانە لەگەڵ کەسانی تر حقوقی نایەکسان وەرەگرێ و لە ئەنواع و قسام شتایی کە بەئیسلاح قانونەن خۆیانەتان بەرخوردار بن لێ ئەو بێبەش ئەکەن بە ئەنواع قسام فێڵ و کەڵک و ئەوانە. ئەمە نیشانی داد کە نەخۆشی ئەمانیش نەخۆشی سیستمەکەیە و ئەم سیستمەسە کە واکات لە ئینسانێکە بە ڕەحەتی بتوانێت ئەسلحەیەک هەڵبگرێت لە یوتیوب و لە فەیسبوک و لە شوێنگەلتر هەڕەشە لە خەڵک بکات و نەهایەتەن بڕوات عەمەڵی کاتەوە. و ئەوەیش کە دانمارکیش هەر کەماکانێکی لە وڵاتانەیە کە هەتاکو ئێستا پێ وایە دەبێ پەنابەران کە کەیسی بەئیسلاح پەناخوازانێک کە کەیسی داواکردنی پەنابەری خۆیان پێشکەشەکەن دەبێت بڕۆن لە وڵاتی ڕواندا و داوای پەنابەری لە دانمارک بکەن و ئەمە دیارە تا ئێستا نەیانتوانی و عەمەڵی بکەنەوە بەهۆی فعالیەتایەکی وەسیع و کە نیروهای سیاسی جدی و پەیگیر لە وڵاتەوە بەتایبەت پەنابەران و کەسانێک کە خەڵکی ئەم وڵاتەن و پێیان وایەکەوە بەرخوردێکی غیرئینسانیە لەم سەدەیە و لەم دەیە بە ئینسانی ئەمڕۆ ئەکرێت مقابڵەیان لەگەڵ ئەکەن ئەگینا ئەوان بە خراپترین شێوە لەو بارانە و جوڵاونەتەوە کەوا بوو لەوەها سیستمێک و لەوەها وەزعیەتێک هەر ئەوە ئینتزار ئەچێت کە کەسێکی وار بەخەڵ ئەوان نەخۆش بتوانێت ئەسلحە بگرێتە دەستیە و کەوێتە ناو خەڵک و بەو شێوە خەڵک ئازار بدات. بەڵێ هاوڕێ ئەسعەد من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێکتان هەیە لە ئاخرا ئەزافەیەکان فەرموون. لە کۆتاییە منیش وەکو کەسێکە لەم وڵاتە ئەژیم ئەو پەڕنگەرانی خۆم بۆ ئەو ڕووداوە دەرەبڕم و تەسلیەتێژم بە بنەماڵی ئەو کەسانێک کە گیانیانیان لە دەستداوە بەبێ هیچ جیاوازیەک و هیوادارم کە بریندارانی ئەم ڕووداوە بە زووترین کات بتوانن بگەینەوە ناو بڕۆنە ناو خانوادەکانیان و لە کنار ئەوەیشە هیوادارم ئەمە ببێت بە دەرسێک بۆ ئەوانەیە کە پێیان وایە بە تەبلیغاتی ڕاسیستی پێیان وایە بە تەبلیغاتی نژاد پەرستانە ئەتوانن دەسەڵاتی خۆیان پەرە پێ بدەن و بەرخوردێکی غێرە ئینسانی بە خەڵکی وڵاتانی تر بکەن کە هەرکامیان بە هۆکار و بە بیانوێکەوە لە وڵاتانە ئەژین ببێت بە دەرسێک بۆیان کە هەر چەشنە ئیزهار نەزەرێکی نژاد پەرستانە لەلایەن ئەوانە و لەژێر هەر ناوە لەژێر هەر بیانوێی کابێت زەمینە خۆشکەرەوێ بۆ بەڕێوەبردننی عمەڵێکی لەم چەشنە لەلایەن کەسانێکەوە کە دواتر هەر خۆیان تێنوە بە نەخۆشی ڕەوانی ناویانە بن. دەستت خۆش بێ هاوڕێ ئەسعەد و زۆر سپاس بۆ بەشداریت. باس بۆ ئێوەش کاتی شات.